أيها الأخوات والأخوة، ما كادت الجروح تلتئم من الفعلة الدنيئة لعمليات القصف الكيمياوي والإبادة الجماعية. برینەکانمان سەڕێژ نەدەبوو بەبوونی ئەو کۆمەڵکوژیە زۆرەی کە کرا لە شاری هەڵەبجە و لە هەمان کاتیشدا بردومانکردنی کیمیاوی لە نەک بەتەنها لە هەڵەبجە بەڵکو لە ناوچەکانی تریشدا کە تووشی کۆمەڵکوژیەکی زۆر گەورە بوون لە ئێستەشدا بەبۆنەی چەندین ڕێکخراوی تیرۆریستی و گروپی توندڕەوی هەوڵی دووبارە هەڵکەندنی ئەو قەتماغی برینە دەدەنەوە و دەیانوێت عێراقیەکان برینار بکەنەوە، بەڵام ئەوەی کە جێگەی دەستخۆشیە و جێگەی بایەخە بڵێم بەیەکڕیزی هەموو عێراقیەکان بوونە هۆکاری هەڵساندن و بەرزکردنەوەی ورەی نیشتیمان و گەل تاوەکو بتوانین خاکەکەمان بپارێزین. بەم شێوەیە خوێنی هەموو پێکاتەکانی عێراق و هاوڵاتیانی باشووری عێراق و هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێکەڵ بوو تاوەکو پێکەوە دەست لە نێودەست ڕوبەڕووی تیرۆریسانی داعش ببنەوە ئەو خراپەکاری وێرانکاریان لە شار و دیەکانمان دوور بخەینەوە. با ئەم یادکردنەوەیە بۆ قوربانیانی شاری هەڵەبجە بکەینە ڕێوڕسمێک بۆ خۆشەویستی و یەکڕیزی و زیاتر لە یەک نزیک بوونەوەی هەموو پێکهاتەکانی عێراق لە یەکتر لە هەموو ناوچەکان لە ناوچە شاخاویەکانی کوردستان بۆ ناوچە دەشتاویەکانی تری بەشی باشووری عێراق با ئەمە دەرفەتێک ببێت خوشک و برایانمان بۆ دەستپێکردنی هەنگاوێکی دروستکەر و دووبارە بنیادنانەوە بۆ داهاتوویەک و ڕۆژێکی نوێی ڕۆشنتر بۆ هاوڵەتیان و قوربانیانی کۆمەڵکوژیەکەی هەڵەبجە. ئەم ڕێوڕەسمە هاوتایە لەگەڵ ئەو دەستپێکردنەوەی پەیوەندی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستاندا کراوە لە دوای ئەو ڕاگەیاندراوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاماژەی بەوەدا کە فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی بەڕووی گەشتە نێودەوڵەتیەکاندا دەکاتەوە و لەگەڵ ئەوەشدا موچەی فەرمانبەرانی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەدات لە چەند ڕۆژی داهاتوودا و ڕێکەوتن لەسەر چەند بنەمایەکی تر بۆ کارکردن لەسەر خاڵە سنووریەکان سەبارەت بە گومرکردن و چەند بابەتێکی تری خاڵە سنووریەکان. ئێمە هەمومان دەمانەوێت بەردەوام بین لەم هەنگاوانە بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەکی تر کە هەبێ لە نێوانماندا. العمل في مطاري أربيل والسليمانية والمباشرة بدفع رواتب موظفي الإقليم